پاڵانێتێکی تێنسی سەرزەوی لە شاری هەولێر بەڕێوە چوو بۆ هەردوو شێوازی تاک و جوود بەڕێوەبەرایەتی وەرشولاوانی هەولێر سەرپەرشتی دەکرد لە یاری تاک 16 ئەرزان بەشدار بوون لە یاری کۆتاییدا هێن زەردەشت بە دوو کۆمەڵی بێوەڵام لە موستەفا فەرهادی بردەوە بۆ پاڵەوان لە یاری جوتیش 8 تیپی دوو یاریزانی بەشدار بوون لە یاری کۆتایی موستەفا و دڵزار ڕوبەڕووی ناسر و جوتیار بوونەوە دوای یاریەکی پڕ کابەری با سوپەر تایبرێک ناسر و جوتیار براوە بوون و بوونە پاڵەوان. زۆر سپاسی ناوەندی وەرشولاوانی هەولێر دەکەم کە ئاسانە بەکردنەوەی ئەم پاڵەوانیتە و بە تایبەتی کاک جوتیار کە سپۆنسەری ئەم پاڵەوانیتە بوو. سوپاس بۆ خوا کە لەم هەفتەیە توانیم لە دوو پاڵەوانیتی پلەیەکەم بەرز بێنم و زۆر سپاسی دایک و باوکم دەکەم کە هەمیشە لەگەڵم بوون. زۆر بەخێرهاتنی کەناڵی پەیام دەکەین و سوپاسی بەڕێوایەتی بنکەی وەرزشی هەولێر دەکەین کاک ڕەقیب و کاک مستەفا بەڕاستی زۆر ماندی بوو و سپۆنسەر کاک جوتیار کەوا سپۆنسەری ئەم پاڵەوانێتی بوو زۆر سپاسیان دەکەین. ئێمە تقریبان سێ چار یاریمان کرد چینە یاری کۆتایی لە یاری کۆتاییش لەگەڵ هەردوو یاریزان مستەفا و دزار توانیمان ئەمڕۆ دوو بە هیچ بەڕاستی یاریەکە زۆر قورس بوو هەروەکو زەنابتان دیتان ئەوەی منافەسەی تێدا بوو یاریەکە تاکو بە سوپەر تایبرێک یاریەکەمان بردەوە. سوپاس بۆ ئامادەبوونی ئێوە کە هەمیشە پاڵپشتی وەرشوانە بوون. سەرەتا پاڵەوانی تەچی زۆر 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 خۆش بوو. سوپاسی ناوەندی وەرشولاوانی هەولێر دەکەین کە لەگەڵوان هەستاین بەکردنەوەی ئەم پاڵەوانێتە بە هاوکاریوان و سوپاسی تایبەتی مدیریەتی ناوەندی وەرشولاوانی هەولێر دەکەین کاک زوبێر ڕخۆی لێرکوانە ئامادە بوو. الحەمدوللا لە یاری فەردی و زەوجی جووت گەیشتمە یاری کۆتایی و توانیم لە هەردووچی پلەی دووەم بەدەست بێنم. سوپاس دووبارە بۆ ئێوە و سوپاس بۆ گشت ئامادەبووان سوپاس بۆ ئەو کەسانەی هەر کەسێک کە لەگەڵ ماڵماندی بوو لەم پاڵەوانێتە. دوای کۆتایی هاتنی پاڵەوانتێکە خەڵات بەسەر یاریزانانی خاوەن پلەی یەکەم و دووەمی هەردوو ئاستی تاک و جوود دابەشکرا هەروەها ناوبژانانیش خەڵات کران و سوپاس و پێزانینێکی تایبەتیش بە کەناڵی پەیام بەخشرا. حوسێن محەممەد، کەناڵی پەیام، هەولێر.